پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی یەک مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیابن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی. سڵاوتان لێبێت خۆشەویستان، لەوانەیە پێدوا بێت ئێمە لە کەشێکی پڕ لە ساردیدا دەژین لە وەرزی زستاندا کە بە ڕادەیەک ساردا بەبێ ئامێری گەرمکەرەوە بەرگی سەرماکان نەگرین. بەڵام لە ڕاستیدا ئەو بارودۆخی ئێمە نوێنەرایەتی هیچ کەشێکی سارد ناکات و بۆ ئەوەی بۆتان بسەلمێنین ئەمڕۆ باز لە ساردترین شاری جیهان دەکەین کە مانەوە تێیدا زۆر قورسە، بۆیە لەگەڵمان بەردەوام بن. ئۆیمیاکۆن لە رووسیا پلەی گەرمی لە ئۆیمیاکۆن دەگاتە 72 پلەی ژێر سەفر. کاتێک گوێمان لەم پلەیە دەبێت پێمان وایە کە مەحاڵە کەس لەم کەش و هەوایەدا بژێ، بەڵام کەسانێک هەن کە لەوێ دەژین خۆیان لەگەڵ کەش و هەواکە دەگونجێنن و بەرگەی سەرمای زستانیش دەگرن. شوێنی شاری ئۆیمیاکۆن لە رووسیا دەکەوێتە باکووری ڕۆژهەڵاتی رووسیا و چەند کیلۆمەترێک لە ناوچەی جەمسەرەوە دوورە. ئەمە ژوای کردووە کە ساردترین شوێنی جیهان بێت، واتە ئەگەر بۆ ماوەیەکی زۆر لە دەرەوە بیت بە دڵنیاییەوە بەهۆی سەرماوە دەمریت. وەرزەکانی ساڵ لە ئۆیمیاکۆن و گوڵاتانی تری سەر هەسارەی زەوی بە وەرزەکاندا تێناپەڕێت، چونکە ئەم شارە لە زستاندا تەنها 3 کاتژمێر تیشکی خۆر وەردەگرێت، دواتر شەو دێ بۆ ماوەی 24 کاتژمێرەکە. لە هاویندا 21 کاتژمێر تیشکی خۆر وەردەگرێت، بەڵام بەهۆی بوونی بەفر لە هەموو شوێنێک خۆر ناتوانێت هەموو ئەو بەفرە بتوێنێتەوە کە لە وەرزەکانی تردا دروست دەبێت. خەڵکی ئۆیمیاکۆن لەوانەیە لە هەموو جیهان لێبوردەتر بن، ئەوان باش دەزانین کە شارەکەیان زۆر ساردا و دەبێت خۆیان لەگەڵ هەموو شتێکدا بگونجێنن بۆ ئەوەی لە ناوەوە بە زیندوی بمێننەوە. بەڵام ئەم کەش و هەوا ساردا وایان لێ دەکا کە هەموو شتێکی ژیانیان قورس بێت. بۆ نمونە بۆ خوێندکاران قورسەکە پێنووس بگرن و فێر ببن و بخوێنن و ئەستەمە مامۆستایان وانەکان بۆ قوتابیەکان ڕوون بکەنەوە. بەو پێی قوتابخانەکان تا گەرمی نەگاتە 65 پلە لە خوار سفرەوە ڕاناوەستن و ئەستەمە دایکەکان خواردن بۆ خێزانەکانیان دروست بکەن. بەڵام حکوومەتی رووسیا تا دەتوانێت بە دوای ئەو ئامرازانە دەگەڕێت کە خەڵکی ئەم شارە گەرم بکاتەوە و بتوانن تێیدا بژین و لە ئەنجامی ئەم کەش و هەوا ساردەدا مەحاڵە هیچ بەرهەمێک بدۆزیتەوە کە بتوانرێت لەم کەش و هەوایەدا گەشە بکات. هەر بۆیە خەڵکی شارەکە بە تەواوی پشت بە خواردنی گۆشت دەبەستن لە ئۆیمیاکۆن. ڕۆژەکان لەم شارەدا ئەوەندە گەرم نییە تا بۆ هەموو کەسێک گونجاو بێ بۆ ئەوەی ژیانی تێدا بکات. هەر بۆیە ئەمە وای کرد ژمارەی دانیشتوانەکەی لە 5,000 کەس زیاتر نەبێت و سەرساوی ئەم گوندەش دەگەڕێتەوە بۆ بەکارهێنانی وەک وێزگەیەکی پشودان کە گەشتیاران تێیدا پشوو دەدەن و خۆراک بۆ ئاژەڵەکانیان دابین دەکەن و ئاوی پێویستیان بۆ دابین دەکەن و هەموو ئەو ئامێرانەشی کە دەیانەوێت تا ژیان تەواو بکەن کاتێک گەرمی ناو ماڵەکە کەم دەبێتەوە. دیاردەیەکی سیر لە دەوروبەری ماڵەکاندا ڕوودەدات لەم شارەدا، چونکە هەرکە هەوای گەرم لە ماڵەکانەوە دەردەچێت پاش ماوەیەکی زۆر کەم دەبێت بە بەفر، واتە هیچ شتێکی گەرم لەم شارەدا بۆ ماوەیەکی زۆر بەبێ دەستکاری نامێنێتەوە و لە کۆتاییدا دەگۆڕێت بۆ پارچە بەفر. لەوانەیە پێدوا بێت کە دڕندا نەبێت ئەگەر ئەسپێک لە دەرەوە بەبێ هیچ پاراستنێک بەجێ بهێڵیت. خۆشبەختانە ئەم جۆرە ئەسپا پشمێکی سروشتی هەیە کە لە سەرمادایان پارێزێت ئەگەر هەرچەند سەرماکەش تون بێت. دەبێت زارزارە پەڕەکانی ئەم ئەسپا بە فڵسەیەکی کانزای فڵسا بکرێت بۆ ئەوەی ڕزگاری بێت لەو کۆمەڵە بەفرەی کە لەسەر پشتی کەڵەکە بووە، ئەگەرنا ئەسپەکە بەستەڵک دەبێت و بەهۆی سەرماوە دەمرێت. لەوانەیە بەفری بەردەمت ئێستا جوان و سەرسوڕهێنەر دەربکەوێت، بەڵام کاتێک تێیدا دەژی زۆر جیاوازە. ئەگەر پێدوایە دەتوانی مامەڵە لەگەڵ ئەم سەرمایە بکەیت ئەوە بڕۆ لەوێ بمێنەرەوە. من ناتوانم وەسفی ئەوێ بکەم کە بارودۆخی ئەو خەڵکانی لەوێ دەژین چەند خراپە کاتێک گەرمکەرەوەی ناو هەموو ماڵێک دەبڕدرێت یان زیانیان پێدەگات.
لەم شارۆچکە بچووکەدا ئاوێکی گەرمی هەیە کە شوان و گەشتیاران بۆ گەرمکردنەوەی ئاژەڵەکانیان بەکاری دەهێنن. سەرڕای سەرمایەکی زۆر لەوێ. ئەمە ڕێگری لە بوونی گەشتیاری لە شاری ئۆمیاکۆن نەکرد. دوای ئەوەی سروشتی ژیانمان لەم شارەدا دەزانین، پێم وایە زۆر قورسە بیخەینە بەرچاومان کە گەشتیاران بسنە ئەوێ بۆ ئەوەی کاتە خۆشەکانی ژیانیان بەسەر بەرن. بەڵام کەم کەسەیە کە لە سەرانسەری جیهاندا کە حەز بە چاڵنجێکی لەم زۆرە بکە و حەز بە ئەنجامدانی هەموو شتێک بکە کە ئەوانی تر بە مەحاڵ دەیزانن. وەکو ئەم کابرایە کە بڕیاریدا لەم شارەدا بە جلی مەلەوانیەوە بۆستێت و لە ڕووباری هاتوچووی شارەکەدا مەلە بکات. لەوانەیە پێدوا بێت هاتوچووی ئەوێ زۆر ئاسانە، چونکە لەسەرەوە باسمان کرد کە ژماری دانیشتوان لە 5,000 کەس تێناپەڕێت. بەڵام ئەمە تێڕوانینێکی هەڵەیە. بەو پێی ئۆتۆمبیلەکانی ئەوێ لە ناکاو دەوەستن بەهۆی بەستنی سوتەمەنی ناوەوە و تێکچووری پاترێکەی دوای تەنها 5 کاتژمێر. ئەگەر لەوێ بوویت لە هەر ساتێکدا خۆت ئامادە بکە بۆ ئەوەی لەم کەش و هەوا ساردەدا لەسەر پێی خۆت بڕۆیت. لە کۆتاییدا پێتان دەڵێم ئەزمموی ڕۆژێک لەم شارە زۆر بەسە بۆ ئەوەی ئاگادارتان بکاتەوە لە خراپی دۆخی ئەو خەڵکی کە لەوێ دەژین و بزانن کە ئەو شوێنی ئێستا لێی دەژین زۆر باشترە لە چاو ئەم شارەوە. بۆیە پێویستە سوپاسی خوددا بکەین کە کەش و هەوای وڵاتەکەمان گۆڕانکاری بەسەر دێت و لە یەک ئاستێکدا نامێنێتەوە. بەم شێوەیەش گەیشتنە کۆتایی ڤیدۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدۆیەمان بۆ بکەن و هەروەها شێریشی بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێت هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدۆیەکی نوێتان بۆمان هەیە ئەوە دەتوانن لە کۆمنتی ئەم ڤیدۆیەدا بۆمانی بنووسن و لە بیرشتان نەچێت ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سەبسکرایبەکەش چالاک بکەن و دووبارە و سێبارە سوپاستان دەکەین کە تا ئێستا بینەری ڤیدۆکەمان بوون. تا ڤیدۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەور بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوددا بن. پاکێجی خێزانی لە فاستلینگ بێ سنوور بۆ ماوەی 1 مانگ ئینتەرنێت بەکاربێنە تەنها بە 18,000 دینار لەگەڵ پاکێجی خێزانی لە فاستلینگ. ئینتەرنێتێک بۆ خێزانەکە دابین دەکەی کە هەموو ماڵپەڕە نەشا و خراپەکان سانسۆر کراوە. لەمەوە بەدووە پێویست ناکات چاودێری منداڵەکانتان بکەن. لەگەڵ فاستلینگ دڵنیا بن و چاودێریکردنی منداڵەکانتان بە ئێمە بسپێرن. ئێستا دەتوانن بەشداری پاکێجی خێزانی لە فاستلینگ بکەن لە ئەپلیکیشنی فاستبەی.